ڕەنگە لات سیر بێت کاتێک بزانیت پیاوێک 82 ساڵ ژیاوە و هیچ خانمێکی لە ژیانیدا نەبینیوە. لەم ڤیدیۆ زیاتر دەزانین لەسەر ژیانی ماهۆلۆ تۆلۆتۆس. 82 ساڵ ژیا بەبێ ئەوەی هیچ ژنێک ببینێت. ئەم پیاوە تەمەنی 82 ساڵە. سیر و سەمەرەی ئەم پیاوە لەوەیایە بە هیچ شێوەیەک لە ژیانیدا هیچ ژنێکی نەبینیوە. ناوی ماهۆلۆ تۆلۆتۆسە لە ساڵی 1856 لەدایک بووە و کاتێک تەمەنی تەنیا 4 مانگ بوو دایکی کۆچی دوایی دەکات و هیچ کەس نازانێت دایکی کێیە. لەلایەن ڕەبەنەکانی ئۆرتۆدۆکس لە پەرستگایەک لەسەر چیای ئەتۆس لە یۆنان گەورە کرا. تۆلۆتۆس هەر لە منداڵیەوە لەژێر یاسایەکی تونجیە کە چەندین ساڵە ئەو یاسایە وەکو خۆی ماوەتەوە. یاساکەش ئەوە بوو کە هەرگیز ڕێگە بە هیچ ژنێک نەدەدرا بێتە ناو پەرستگاکە، ئەمە شوای کرد لە ژینگەیەکی جیاوازدا پەروەردەبێت. لەگەڵ ئەوەی ڕەبەنەکانی دیکە دەچوونە دەرەوەی پەرستگاکە بینینی خانمان بۆ ئەوان نامۆ نەبوو، بەڵام تۆلۆتۆس هیچ کاتێک ئەو پەرستگایی جێنەهێشت و تا کاتی مردنی لە ناویدا مایەوە. ئەو ڕەبەنانەی لەگەڵیدا بوون باسییان لەوە کرد تاکە کات کە تۆلۆتۆس لە ژنێک نزیک بوو بێتەوە ئەو کاتە بووە کە لە هاوڕەیەکیەوە بۆی باس کراوە یان لە کتێبدا خوێندوێتەوە. پێیان وایە ئەو تاکە پیاوی جیهانە کە هیچ ژنێکی نەبینیوە.